سلااو ڕێزەڵان هێژە ئیرۆکە ڕۆژێک هەری نەخۆشە لە دیرۆکامەدا دیرۆکە کوردستان و دیرۆکە بزاوێ چەکداری یا کوردستانیدا دە ڕۆژێکی مینە ئیرۆدا ینی سیویەکی ئاب 1996دا شەڕێکی هەری خوێنداری دەناوبەرە دوو گروپێن چەکداری یا کوردی ئاوا بوو لە باژاری هەولێری و تشتی هەری نەخۆش ئەو بووکو دەوێ شەڕێدا ئالیەکی کورد ڕژێمە عراقی کو چەند ساڵ بەریەوی ئەنفال ئەنجام دایی بوو حەلەبچە کیمیا باران کردبوو و هەمووی بزاوێن کوردی یەک وی شەڕی دەکردن ئەو ڕژێم وەک ڕژێمێکی خوێنخوار و دیکتاتۆر و زۆڵمکاری کوردستانێکی دیتن یەکی چوو دەستێ وێ ڕژێمی گرت و هەولێرش دەستێ ئالیەکی دنێ دەرخست من تجاران نەدەخواست لەسەر vê ڕۆژیان نەخۆش پرۆگرام چێکم من دەخواست لەسەر ڕۆژێن خۆش ژوارە پرۆگرامێکی ئاوا بکەم درێوە شاد بکەم تشتێک و هێلا ئیرۆ وەرم دەن و جاردن ڤەگەڕێن چەند ساڵ بەریانەها ئەو بکو ئیرۆژی هێژی ئالی دەرس ژڤەیەکێ وەرنەگرتنە لەوێ فلیمێ بنەڕن لەوێ فلیمە نەها بنەڕن ڕووداوەکانی ساڵی 1994 سەرەتای مانگی مایسی ساڵی 1994 شەڕی نێوانیەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە ڕانیا دەستی پێکردو بە دوایەوەدا شەڕەکە هەموو کوردستانی گرتەوە و هاوکات بارەگاکانی یەکێتی لا دهۆک و لە قیچواری پارتی لا سلێمانی گیران ڕۆژی سێی مایس بزوتنەوەی ئیسلامی شەڕی دژی یەکێتی لە خورماڵەوە دەست پێکرد و ڕۆژی دواتر مەسعود بارزانی داوای ڕاگرتنی شەڕ و کۆبوونەوەی بەرەی کوردستانی هەڵوەشاوی کرد بۆ یەکەم جاریش لە شاری هەولێر ڕۆژی 15 مایسی 1994 شەڕی نێوان یەکێتی و پارتی دەستی پێکرد لە 19 مایسدا ژووری ئەمەلیاتی ئاشتی لە هاوینە هەواری سەلاحەدین دروست کرا و دوای کۆبوونەوەیەکی بارزانی و کۆسرەد ڕەسوڵ بڕیاری ڕاگرتنی شەڕدرا لە ڕۆژی 2 حوزەیرانی 1994دا جەلال تاڵەبانی و نەوشیروان مستەفا گەڕانەوە کوردستان و ڕۆژی دواتر تاڵەبانی یەکلایەنە ڕاگرتنی شەڕی ڕاگەیان کە ئاوکات بوو لەگەڵ گرتنی قەڵاتزە و پێنجوێن لە لایەن هێزەکانی پارتی و بزوتنەوەی ئیسلامی لە ڕۆژی 3 حوزەیران بە ئامادەبوونی بەرزانی و تاڵەبانی پارلەمانی کوردستان کۆبوویەوە و جۆرێک لە هێوربوونەوە هاتە ئارە ئەگەرچی ناوبەناو شەڕ هەر بەردەوام بوو تا کۆتایی ساڵی 1994 سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ڕۆژی 22 ئاب نامەیەکی ڕەوانی سەدام حوسێن کرد و تیایدا داوای یارمەتی لێ کرد بارزانیش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دوای سیوێکی ئاب باسی ئەوە دەکات پارتی مەترسی لە ناوچوونی لەسەر بووە دوای ئەوەی ئەمریکا پشتی تێکرد ئێمە زۆر هەواڵمان کرد بە ئەمریکامان گوت کە پیلانێکی گەورە هەیە ئێمە تهدید دەکرین وجودی ئێمە لە خەتەردایە بەرەبەیانی ڕۆژی شەمە سیوێکی ئابی 1996 سوپای عێراق بە چاوساغی هێزەکانی پارتی لە چەند قۆڵێکەوە هێرشیان کردا سەر شاری هەولێر و ئەو هێزەی عێراق کە بە 20 بۆ 30,000 سەرباز و نزیکەی 500 دەبابە مەزەندە دەکرا لە هێزەکانی گاردی کۆماری و فەیلەقی 1 و 5 پێکاتبوون سوپای عێراق لە میحورەکانی کانی قرژاڵە و قۆشتەپە و چەند شوێنێکی دەوری هەولێر و بەرەو ناو شار هاتن یەکەم شکانی هێزەکانی یەکێتیش لە ڕێگای گوێر هەولێر ڕوویدا و بەوەش شیرازەی بەرەکانی شەڕی یەکێتی تێک چوو نەیانتوانی بەرگری بکەن و لە ماوەیەکی کەمدا شاری هەولێر گیرا هەروەکی هون دەبینن یەکەتی نیشتیمانی کوردستان ئیرۆ بە مناسەبەتە شەرمەزارکردنا ڕۆژە سیویەکی ئاب و پەدێکی دەوێ ڕۆژێدا ئارتێشە سەدام ئانی هەولێرێ بە تانک و تۆپان کەتن سەر باژارێ هەولێرێ و پەرلەمانتۆیە کوردستانی کو سمبۆڵە کوردستانی بوو ئیدی کەتە بن پۆستاڵە عەسکەرێن عێراقی بە مناسەبەتە vê ڕۆژێ یەکەتی نیشتیمانی کوردستان لە هەولێرێ لەبەر دەریا بارەگەیە خوا خۆنیشاندانێکی بچووک ئەنجامدا خۆنیشاندانێکی بێباندۆر ئەنجامدا لە هەمبەری وێ پەدەکێ یەک عەشیرەت گاڕان گۆلک و چێلک و پەس و کەر خستن سەرجادێ و وانە چ دەبێژن هەولێر یا کوردێ بە شەڕەفە نەیە جاشانە ئەوە تەماوەی پارتی دیموکراتی کوردستانە دەبی دوعای بکەن بستە عەمڕەی بەبەر لێشاوی ئەو زەماوەرەی نەکەون هەولێری هەولێریانە هەولێر ئیجاش و خاک فرۆشان نییە ئەمانە هەموو سێبەری کوردە
بەڵێ وا دیارە لێرە هەمە ڕۆکش زیاتر مەڕۆ لێرە بە وفلندی یک جوانا کو پدکه دبیجه ملت هولری ایرو رابون سر هلدانه با مناسبت پیروز کرنا سیویکی آب یعنی آنینا ارتش عراقی جبوی کو پرزگریه که دنافبرا دو پارتین کردی چاره سر بکا با پوستالان با تانکان بکوی سروان وک روزه کی پیروز دی حسبانه و دوی پیروز بایده دبیجه خلک هولری سیویکی آب پیروز کرنا هر وکی لفیدیوی دا ولینری از دیسا جاردن دوباره بکم لوردا روزنامه‌وان چقل و قلاچ کسکی دپرسه تو لسروی روزه چه دبیجه کس چه دبیجه عربی کردی نزانه عرب کوم کریا و پانکارت دای دستوی دبیجه خلک هولری جبوی پیروز کرنا سیویکی آب درکتن جاده تو گنجی که امرو بجدارید کرد ئەم پەیامەت هەڵتان گرت بوو ئەمە چەند گەنجێکی شاری هەولێرن عسکرێن ئەنفالچی عسکرێن کو چەکێ کیمیاوی لەسەر گەلێمە بەکار ئانی بوون کو ساڵە 1991 خەلکێ پیرەژنان زارۆکان بە کەڤران وانەژە کوردستانی دەرخستە بوون دیسا ئانین هەولێرێ داکو هەولێرێ ji destê hêzekî dinê ya Kurdî rizgar bikin. Ev tê çiwatayê em dê îro çawa vêyekê şirova bikin. Gelo em vêyekê mehkûm bikin, şirova bikin, wek çekekî bikarbînin ji bo hilbijartinê nexîr, ez pêranînim. Gelo em vêyekê bikarbînin ji bo ku hinek pirzgirêkê me şexsî û hîzbî bi pedekê re hene nexîr. Ez bi wê yekê re qetî jî nîne. Ji bo ku ew partiyen ji bo vêyekê yani ji bo hilbijartinê ancê ji bo ku pirzgirêkekî wanî bi îro bi pedekê re heye dikarin sextekariye bikin ku berê de kiriniş. Dikarin sextekariye bikin. Çawa dikarin sextekariye bikin? Îro li hemberî pedekê me dixin ser cadan, me dixin ser şaşeyan, me bikartînin lê sibê bi pedekê re dirûnin tiştê ku pedeke bi xwe ji xwe re nabêje, fedî dika ji xwe re bibêje ew dibêje. Mîne piştî sîvyekê a êdî şerên navxweyî dîsa berdewam bûn û şerê navxweyî ne tenê de navbera yekêtî pedekê, ne tenê de navbera sosyalîst û pedekê, ne tenê de navbera îslamî û yekêtiyê, de navbera pedeke û pekekê jî, de navbera pekeke û yenekê jî di dawiyê de ew şer hatin meşandin. Lê di dawiyê de ew alî tiştekî dinê dikin ku ne de xizmeta demokrasiyê de ye, ne de xizmeta rastiyê de ye, ne de xizmeta heqîqetê de ye. De xizmeta çi de ye? De xizmeta berjewendî siyaseta rojane de ye. Pirzgirêk devir de ev e. Loma jî di vîdyoyê pêşiyê de min got ew partî û ew alî li her tiştî şer dikin. Lê gava ku mesele dibe dizî, gava ku mesele dibe firotina petrolê, di navbera wan de pirzgirêk nîne, di navbera na wan de xweşî û şadî hene. Îro wana şer dikin ji bo hilbijartinê. Sibê li perlemanê bi hevra dirin, hikûmet bi hevra pêktînin, bi hevra dikinin, bi hevra mêz û sêvan dixwin. Leser maseyekî de. Qet pirzgirêkê wan wê rengî nîne û namînin jî. Mixabin. Em çawa dikarin ders li wêyekê werebigirin. Em wê rojê dikarin çawa şirova bikin. Bi qenaetê min şexsî, bi baweriya min şexsî. Yani ku her car min gotiya li welatekî de ku welatekî dinê bê wê welatê dagîr bike mîna ku niha Tirkiye li Iraqê dike gelekî meşru'a mirov artêşa Iraqê bikarbînin. Ji bo ku em Iraqî ne, em Kurdên Iraqî ne. û ew artêşa Iraqê hemî mafê me dane. Piranî mafê gelê Kurd dane. Pirzgirêkên ku hene di niha di navbera Bexdayê û Hewlêrê pirzgirêkên li ser pereyan li ser desthilatdariyê. Ne li ser meseleya Kurd tu pirzgirêk nîne. Ji xwe ew partî pirzgirêkekî wan bi navê pirzgirêka Kurd qet nîne. Di demekî wisa de bêguman îro artêşa Tirkiye tê Iraqê mirov dikare Iraqê bîne heta zaxwê jî. Ev devir de qet pirzgirêk nîne. Lê gava ku tu bêjî rejima Iraqê diktatora enfal kiriye. Enfalê Barzaniyan kiriye. 8000 Barzanî kuştine.
زەڵام میێوان برنە لە سەحرای سەر سنوورێ کوێتێ لە بەسڕای لە بن قومێ و لمێ و چەگرێدا ڤەشارتنە و هێژی هەستویە هەمیان دەرنەکەتنە هۆلێ دەمێکیدا تو بێژی ئەو ڕۆژەم فاشیستە و تو بچی ji بۆی و پرزگرێکێتە بە پارتیەکی دنێڕای کوردی هەیە و ئەو پرزگرێکژی لەسەر مەسرێن عشائیری بوو ئەو پرزگرێکژی لەسەر چەند دوکانان بوو دەوێت دەمێدا تو بچی ئارتێشێکی وسە بینی و هەموو دنیا تف و نعلەت لێ دەکا هەموو دنیا ئەو تەجدید کردە توی بە تانک و تۆپێ خوا بینی هەولێرێ و پێشمەرگەیە خۆ بشینی سەروا تانکانە بێژیمە کوردستان ڕزگار کردمە هەولێر ڕزگار کرد بژی کوردستان بژی بارزانانی ئەف شەرمەکی پڕپڕ مەزنە ژوەیەکە شەرمتر ئەوکو ئیرۆ تو هێژی وەیەکە دووبارە بکەیت تو هێژی ببێژە ئەس خەڵکی هەولێرێ سیویەکی ئاب پیرۆز دەکەن و ئەم لێ دەنەڕن لە ڕسمێ خەرکی هەولێرێ نینە جارێکی دن لێ بنەڕن باش گۆدار بکەن گاواکو تو گاواکو ڕۆژنامەوانێ چەقەڵ پرسیار ژێ دیکە دەبێژێت تو لە سەرێ ڕۆژە چ دەبێژێ ئەو دەبێژێ عەربی تۆ گەنجێک ئەمڕۆ بەشداریت کرد ئێوە ئەم پەیامەت هەڵتان گرت بوو ئەمە چەند گەنجێکی شاری هەولێرن وەدی ئەو یەک بەسەری خۆ پرزگەکێکی پڕپڕ مەزنە یعنی ئام خۆ دووبارە دەکەن ئالیێن دنێ لە هەمبەری وێ چ دکەن ئەوژی خۆ دووبارە دکەن یعنی دەبێت ڕۆژێدا دەگوتن پەدەکە خاینە پشتیوێژی گاواک و پرزگێک چێبوون دگوتن پەدەکە خاینە لێ پشتیوێ چ گوتن مام جەلال چوو بە پەدەکەرا ڕوونیشت حتا گەلک جاران گوت کوڕێ مەزن یا مەڵا مستەفا ئەزم پەدەکەیە ئەسلی ئەزم پەدەکەیە هەری کەڤن لەوێ دەرێدا ئەزم بڕێز مراد قەرێلان تێبیرا من کو هەڵبژاردن هەبوو لە عراق لە هەرێما کوردستانێدا و ji بۆی هەڵبژاردنێ داژی پێشبڕکێ هەبوو بەناوبەرە کاندیدا پەدەکە و یەنەکێ مەسعود بارزانی بوو ژۆی سەرۆکاتی هەرێمێ و کاندیدێکی سەربەخۆ هەبوو دەگوتن کەمال میراودەلی کەمال میراودەلی کەسێکی نیشتیمان پەروەر بوو سەربەخۆ بوو ئەکادیمیک بوو نویسکارێکی پەرپڕ باش بوو و بەڕاستیژی نێزیکی پەکەکێ و یەکێتیە بوو پڕ نێزیکی یەکێتی پەکەکێ بوو لێ مراد قەرێلان هات سەر تەلەڤیزیۆنێ بۆ کەسێ هەری گونجا و هەری باش بۆی سەرۆکاتی هەرێمێ کاک مەسعود بارزانیە مام جەلال عینە نووسە ئەو چاوا دەبن ئیرۆ دیسا پرزگرێک هێوان پێرا هەیە دیسا دەبێژن ئەو خاینە ئەف دووبارە بوون چ تینی پێشیامە تینی پێشیامە کو ئەم جڤاکێکی بێ ئەخلاقن ژبۆی کو ئەری تێمەی سیاسی دووارێ ئەخلاقیدا ڕەوشتەک و سەکناندنێکی دروست نیشان نادە چینێتەی ژۆر چاوا بە ئەری تێتە چاوا بە میلەتژی وەسا دەبێ لۆماژی گازنج قەت ژ میلەت نایەکردن ji بۆی کو تشتێک و ئەو دەبێژن هەمی پارادۆکسن ناڕاستن ئەخلاق تێدا نینە سیاسەتجی تێدا نینە کەس نابێژێ ji بۆی کوسیەکی ئەم چێبیە کە ئەم بەردەوام بن هەفتوو بکوژن هەفتوو قڕ بکەن نا بە هەفتوو کوشتنێ بە هەفتوو قڕکردنێ ئەم تەنێ بکارن ئەو ئالیە کو ئەم ژێرا دەبێژن خائین ئەو ئالیە کو ئەم ژێرا دەبێژن بە هاسانی دەشە دەستی داگیرکەران دەگرێ و تینە کوردستانێ ئەو بەهێز دەبە ji بۆی کو ئەو شەرم ناکە ئەو بە ئاشکرا دەبێژی ئاز هەر گاف مەترسی لەسەر هەبوونا من هەبوو هەر گاف وە گوت ئەم تا وەک برایە مەزن قبول ناکەن هەر گاف وە گوت ئەم نابن برایە بچووکیەوە ئەم دێ دەستێ ئارتێشێکی دەرڤە بگرن و بینن کوردستانێ و ئەمێ شانازیەژی پێڕا بکەن ئەو ئالی بە ئاشکرا وستا دەبێژە لێ ئالیەک و ژوەیەکی فام ناکە ئالیەک و تەنێ دوانەیەک دوو ئالیبوونێک ستانداردێکی دووئالی بەردەوام دەمێژیویدایە مینە کلێشیان دەباوتینە ئان شەڕ ئان بەخائینکردن ئانجی پێراکەنیان ژغێنیوێت تشتێکی ناکە دەوردا پزگێکێکی پڕپڕ مەزنەیە هەگەر تو بخوازێ خیانەتێ لەناو جڤاکێکی ڕاکێ هەگەر تو بخوازی جڤاکێکی ژە جاسووسبوونێ ڕزگار بکەی پێویستیاتە بە سیاسەتێکی جڤاکی ئەخلاقی هەیە نەک سیاسەتێکی کلاسیک یا دەوڵەتان یا پارتیەن و ji بۆی هەنێک پۆستان ji بۆی هەنێک پارەیان لە هەڵبژاردناندا دەخوازن دووسێ دەنگان زێدەتر بینن
سیاستێک پێویستە کو دە خزمەتە جڤاکەدا بێ vê civakê şiyar bike. Ê li ciyekî gava ku kultura bizavê çekdarî bê, kultura bizavê nasyonalîstî ya aşîretî ya malbatçêtî be de ciyekî de pîvan em Kurdin an Kurd nîne. Em bi Kurdî diaxivin an naxivin. Em cilê Kurdî li xwe dikin li xwe nakin. Qilêj destê me de hê nîne. Me xwên rijandiye an nerijandiye. Tenê pîvan ew ve de wirda em dê wenda bikin. Sîwiyekî ab rêyekî reş e. Rêya bêqîmetkirina hereketa Kurdistanê ye. û nîşan dida hereketa çekdarî ya Kurdistanê pirzgirêkekî wî bi dijmin ranîne. Pirzgirêkê wan yek bi hevdûra heye, malbat, aşîret ku niha partî şûna wan girtiye partiyên siyasî berdewamî bi wê yekê dida û hemû jî li ser bingeha kerandina civakê, bêeqilkirina civakê, gêşkirina civakê gelek carna dibin yek. Mirovên rast û durust gerek vê yekê qebûl nekin. Tiştê herî rast ku tu bersîfa sîwiyekî ab bidî rojekî wisa nexweş ew e tenê. Hêvîdarim sîwiyekî ab dawî lê werin.